نوری نەمر مژدەکانی ئینجیل. فارقلیت لە ئینجیلی یوحەنادا هاتووە: قال المسيح إنني ذاهب إلى ربي وربكم لكي يرسل لكم فرقليط الذي سيأتي إليكم بالتأويل. واتە مەسیح وتی: من دەڕۆم بۆ لای پەروەردیگاری منیش و ئێوەش بۆ ئەوەی فارقلیتتان بۆ بنێرێت کە ئەو تەویل و ڕوونکردنەوەتان بۆ دێنێت. وشەی فارقلیت بەمانەی گیانی حەق دێت کە حەق و ناحەق لە یەکتری جیا دەکاتەوە. بەڵێ، بە دڵنیاییەوە پێغەمبەری خۆشەویستمان کە گیانی حەقە، چونکە دڵە مردووەکان بەو حەقە نەبێت کە ئەو هێناویەتی زیندوو نابنەوە. ئەو پێغەمبەرە نازدارە، هەموو شتێکی بەخت کرد و هەوڵ و کۆششێکی زۆریدا تا هیدایەت و حەقی گەیاندە خەڵک. ئەگەر ئەو تێکۆشانە بێوچانەی ئەو نەبوایە، حەق لە ناحەق جیانە دەبووە. کەواتە فارقلیت ئەو کەسەیە کە مەسیح عەلەیهی سەلام مژدەی پێداوە. ئەویش دوایین پێغەمبەر و نێردراوە کە فەخری کائینات حەزرەتی موحەممەدی ئەمینە، درودی خوای لەسەر بێت. لە ئەنجیلی یوحەنادا بابی 14 ئایەتی 15 و 16دا هاتووە: إن كنتم تحبونني أطعتم أوامري أما أنا فسأبتهل إلى الرب ليرسل لكم معينا آخر وروح الحقيقة فرقليط لكي يبقى معكم على الدوام. واتە ئەگەر ئێوە منتان خۆش بوێ ئەوە بەگوێم دەکەن، منیش لە لای خۆمەوە لە پەروەردیگار دەپاڕێمەوە تاک و هاوکار و یاریدەدەرێکی ترتان بۆ بنێرێ کە ڕۆحی حەقیقەت و فارقلیتە بۆ ئەوەی هەمیشە لەگەڵتاندا بمێنێتەوە. ئێستا با بەڕێز سەرنج لەم ئاەتە بدەین. فرقليط هو روح القدس الذي سيرسله الرب باسمي أي نبيا مثلي سيعلمكم كل شيء وسيذكركم بما قلته لكم. واتە فارقلیت بریتیە لەو ڕۆحە پیرۆزەی کە خوددا بە ناوی منەوە دەینێرێ و وەک منیش پێغەمبەرە. ئەوسا ئەو هەموو شتێکتان فێر دەکات و ئەوەشتان بەبیر دەهێنێتەوە کە من پێشتر پێم وتبووم. عندما يأتي فرقليط سيشهد لي وستشهدون أنتم لي. واتە کاتێک فارقلیت دێت شایەتیم بۆ دەدات، ئێوەش شایەتی بۆ من دەدەن. ولكن أقول لكم الحق من الأفضل لكم أن أذهب لأني إن كنت لا أذهب لا يأتي فرقليط إليكم ولكني إن ذهبت أرسله إليكم. واتە بەڵام من ڕاستی و حەقیقەتتان پێ دەڵێم، بۆ ئێوە وا چاکترە من بڕۆم، چونکە تا من نەڕۆم فارقلیت نایەت بۆلاتان، بەڵام کە من ڕۆیشتم ئەوسا خوا بۆتان دەنێرێ. وعندما يأتي فرقليط يبكت العالم على الخطيئة. واتە کاتێک فارقلیت دێت هەموو دنیا لەسەر گوناح و تاوان سەرزەنش دەکات. لە سەرەتادا ئینجیل بە زمانی عیبرانی بووە، دوایی تەرجەمە کراوە بۆ زمانی یۆنانی. جا ئەو تەرجەمە عەرەبیانەی دەبەردەستماندان ئەوانن کە لە زمانی یۆنانیەوە وەرگیراون. وشەی فارقلیت لە تەرجەمەی یۆنانیەکەی یەکەم جاردا هاتووە، بەڵام ئێمە ئەو وشە ڕەسەنە نازانین کە لە زمانی عیبریدا لە بەرامبەریەوە هاتووە. وشەی فارقلیت لە یۆنانیەوە تەرجەمە کراوە بۆ زمانی عەرەبی، واتا چووەتە ناو زمانی عەرەبیەوە لە شێوەی بە عەرەبیکردن. بەڵام ئێمە بابەتەکەمان لەسەر ئەم وشەیە بنیاد نانی، بەڵکو هەوڵ دەدەین هاتنەدی هەموو تایبەتمەندیەکانی پێغەمبەری چاوەڕوانکراو کە لە ئینجیلدا مژدەی هاتنی دراوە لە سەروەرماندا بنین. باوشەکانی شەیدایەکی پێغەمبەر بکەینە سەردێڕ. بەڵێ، مەولانا جەلالەدینی ڕۆمی چەند جوانگوتوویەتی: وەسفی موستەفا لە ئینجیلدا بوونی هەبوو، هەر خۆی نهێنی پێغەمبەران و بەحری سەفا بوو، ئاکار و ڕەفتار و غەزا و ڕۆژوو خواردنی بوونی هەبوو لە ئینجیلدا یەک بەیەکی. سەرۆکی جیهان لە ئەنجیلی یوحەنا بابی 14 ئایەتی 30دا هاتووە: حەزرەتی مەسیح وتی: لە مەولا زۆر قسەتان لەگەڵ ناکەم، چونکە سەرداری جیهان لەسەر و بەندی هاتندایە، هیچ شتێکی ئەو لە مندا نییە. لە بابی 72 ئایەتی 8 و دواتر زەبووردا هاتووە کە ڕووبەری مەملەکەتەکەی لە دەریاوە درێژ دەبێتەوە بۆ دەریا، لە ڕووبارەوە بۆ ئەو پەڕی زەوی، خەڵکی بیابان لە بەردەمیدا چۆک دەدەن،
پاشایانی تەرشیش و دوورگەکان دیاری و خەڵاتی بۆ دێنن، پاشایانی شەبا و سەبا شاباشی پێشکەش دەکەن، هەموو پاشایان لە ئاستیدا چۆکدا دەدەن، سەر جەمنەتەوەکان دەبنە گوێڕایاڵی، چونکە هەژار و بێدار و داما و بێکەسەکان ڕزگار دەکات. سۆز و میهری خۆی دەڕێژێ بەسەر هەژاراندا، دڵ و دەرونی بێنەوا و داماوان لەستەم و چەوسانەوە ڕزگار دەکات و ژیانیان دەپارێزێت، چونکە گیانی ئەوانی بەلاوە بە نرخە. زێڕی شەبا پێشکەش دەکات بۆ ئەوەی هەمیشە دوعای بۆ بکەن و سەڵاواتی لێ بدەن و ڕۆژانە داوای بەرەکەتی خوای بۆ بکەن. هەروەها دانەوێڵە زۆر دەبێت لە دەشتەکاندا و بەسەر چیاکانەوە دەڕوێت و وەک چەڵتووکی لوبنان قەف و گوڵ دەکات. خەڵکی شارەکان وەک گژوجیای زەوی زۆر و جەنجاڵ دەبن، ناوی ئەو تا هەتایە نەمر دەبێت و وەک خۆر بەردەوام دەمێنێت. خەڵک بەهۆی ئەوەوە تووشی فەڕ و بەرەکەت دەبن. هەروەکو لە پێشتر وتمان، هەڵوێستەکردنمان لەسەر ئەم بڕگانە بە مەبەستی دەستخستنی بیرۆکەیەکی گشتی بوو لەمەڕ بابەتەکە، گەرنا نیازی قوڵبوونەوەمان نییە. بەڵام لێرەدا خۆمان ناگرین نەڵێین لەگەڵ ئەو هەموو هەوڵە بەردەوام و کۆششە سەر و مڕەی کە لە ئەمڕۆ و دوێنێدا لەلایەن هەندێک لەو مەسیحی و جوولەکانەوە کە حەسادەت و ئێرەی لە ناخیاندا بنجی داکوتاوە دەدرێن بۆ شێواندن و تەحریفکردنی کتێبەکانیان، کەچی ئەو تەورات و ئینجیلانەی کە ئێستا لە بەردەستدان چەندین مزگێنی و ئاماژەیان سەبارەت بە پێغەمبەرمان تێدایە. پشت بەخوا لە داهاتوودا لە سایەی کۆششی مێژ و نووسە وردبین و دڵسۆزەکانمانەوە ئەگەر ئەو نوسخانەی تەورات و ئینجیل و زەبورمان دەستکەون کە کەمتر دەستیان تێوەردراوە، ئەو کاتە هەمووان بگرە گشتینەی خەڵکیش ئەو ئاماژە ئاشکرا و دیارانە دەبینن کە لەبارەی پێغەمبەرایەتی حەزرەتی محەممەدەوە درودی خوا لێ بێهاتوون پێویست بە هیچ ڕوونکردنەوە و لێکدانەوەیەک ناکەن. لەوانەیە ئەو فەرمایشتانەی هەواڵی بالفتەبوونی مەسیحیەت دەدەن لە ئاخر زەماندا دیسان ئاماژەیەکی تر بێ بۆ ئەم بۆچوونە. ئەمە سەرباری ئەوەی لە قورئان و سوننەتدا چەسپاوە کە تەورات و ئینجیل ئاماژە بە پێغەمبەر و یارانی دەکەن، جا بۆیە نکۆڵیکردن لەم باسە بەلادان و کوفر دادەنرێت. نوری نەمر